Just a few moments ago, I hosted a very special call with two friends, Prime Minister Benjamin Netanyahu of Israel and Crown Prince Mohammed bin Zayed of the United Arab دوای Emirates, ئەوەی where بە they شێوەیەکی agreed to چاوەڕوان finalize نەکراو a بە ناو historical peace بژیوانی دۆناڵد agreement. ترامپ سەرۆکی ئەمریکا Everybody ڕێکەوتنی said نێوان this would ئیمارات و be ئیسرائیل impossible. ڕاگەیەندرا ئەو هەنگاوە بۆ ئەمای نیگەرانی ژمارەیەک لە وڵات و هاوکات بەشێکی وڵاتانی ناوچەکە و جیهان پێشوازیان لە ڕێکەوتنەکە کردو بە هەنگاوێکی گرنگ ناویان برد لە پێناو بەدیێنانی ئاشتی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەو چوارچێوەشە ئاژانسی BBC بەریتانی لە راپۆرتێکیدا تشتی خستۆتە سەر ئەو هۆکارانی پاڵمەر بوون بۆ ئەنجامدانی ئەو ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و ئیمارات و ئاماژەی بەوە داوە. کۆمەڵێک هۆکار و پاڵنەری گرنگ و ئەرێنی هەیە بۆ ئەوەی ئەبوزەبی و تەل ئەبێب ڕێکەوتن ئەنجام بدەن. بە پێی لێکدانەوەیکی ئاژانسەکە ئەو پاڵنەر و هۆکارانش خۆیان لە دوو بەشدا دەبینەوە کێکیان هۆکاری ئابووری و ئەوەی تریشیان هۆکاری سیاسی و ئەمنیە. لەو بارێشەوە BBC لە زاری کۆمەڵێک لە شارەزا و چاودێرانی سیاسی و ئابووری و دەڵێت ڕێکەوتنەکە ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی پەیوەندێکی پتە و بەهێزی ئابووری لە نێوان ئیمارات و ئیسرائیل دروست ببێت چونکە لەلایەک ئیمارات دەتوانێت سوودێکی زۆر لە تەکنۆلۆژیای پێشکەوتوی ئیسرائیل وەربگرێت لە پێناو بەرەو پێشبردنی دەستگاوە بەرهێنانەکانی و بەردەوامبوونی ئیمارات لە پێشکەوتن و گەشەکردن لە ڕووی زانستی و زانیاریەوە. هاوکات ئیسرائیل سوودێکی یەکجار زۆر لە ڕێکەوتنی لەگەڵ ئیمارات دەکات چونکە بە ئاسایبوونەوەی پەیوەندەکانی نێوانیان ئەوە گەورە سەرمایەدارانی ئیمارات ڕوو لە ئیسرائیل دەکەن و لە وڵاتەدا ژمارەیەک پرۆژیوە بەرهێنان دادەمەزرێن و بەوەش ئابووری ئیسرائیل بوژانەوەی زیاتر تۆمار دەکات. هاوکات لە ڕووی سیاسی و ئەمنیشەوە شارەزانی ئەمنی و چاودێرانی سیاسی بە ئاژانسی BBCیان ڕاگەاندووە هۆکاری سەرکی ئەو ڕێکەوتنەی نێوان ئیسرائیل و ئیمارات بۆ ئامانجی سەربازی و سیاسی و ئەمنی دەگەڕێتەوە بەو پێی هەردوو وڵات دژایەتی زیادبوونی هەژمونی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕست دەکەن و دوای ئەو ڕێکەوتنەش ئیمارات و ئیسرائیل دەتوانن لە ڕێی هەماهەنگی سەربازی و ئەمنی و سیاسیەوە لەسەر ئاسی ناوچەکە و نێودەوڵەتیش دژ بە ئێران و تورکیا بوەستنە و سنوورێک بۆ زیادبوونی هەژمونی هەردوو وڵات دابنێن. لە کۆتایی راپۆرتەکەی ئاژانسی BBCدا پێشبینی ئەوەش کراوە لە داهاتوودا ژمارێک لە وڵاتانی تری ناوچەی کەندا و هاوشێوەی ئیمارات ڕوو لە ئیسرائیل بکەن چونکە ئەو وڵاتانە لەسەر و هەمووشیانە وڵاتی سعودیە هەمان مەترسی زیادبوونی هەژمونی تورکیا و ئێرانی هەیە و بۆیە دەیەوێت لە ڕێی دروستکردنی هاوپەیمانەی لەگەڵ ئیسرائیل کار بۆ بەرەنگاربوونەوەی ئێران و تورکیا بکەن و دەسەڵاتی خۆیان بپارێزن.